بەڕاستی داخستنی خەستخانی بەخشین لەم کاتە لەم بارودۆخی دارایی سەختی خەڵکە زۆر خراپە. من پێم وایە بۆ حکوومەت دامی کردنا چی بە مادی و چی بە هاوکاری ئەو بەڕێزانی کە ئەم خەستخانەیان دروست کرد و ئەم نەخۆشخانەی ژەبن بەڕێوە ئەبۆیە هاوکاریان کردن نەک لە سلێمانی نەک لە ناو سلێمانی لە خەزا و ناحەکان لە هەموو شار و شارۆچکانەکان لقیشی بەخشینیان بکردایەتەوە و زیاتر هاوکاریان ئەگەر ئەو لانی کەم و کوڕێکشیان هەیە حکوومەتی هەرێم بووی پڕکردناتەوە بەڵام بەداخەوە لێرە هەشتی جوان بێ لەم وڵاتی ئێمە هەشتی سوودی بۆ خەڵک و بۆ هەم نیشتیمانیان هەبێ ڕوو بە هەزار بیان و بە هەموو بە شتیشی هەر لێ دۆزن و یان ڕوبەڕووی یاسایەکەن و یان دایەخەنەوە یان بەداخەوە جێ داخەم من زۆرم پێ ناخۆشی هیوادارم چیتە ڕوبەڕووی ئەم دۆخە نەبێت و دای نەخەن لەبەرەوەی خەستخانی بەخشین بۆ فەقیر وەژار زۆر باشە. سپاس بۆ خۆی گەورە زۆر دڵخۆشین بەکردنەوەی نەخۆشخانەی بەخشین. بەڕاستی هەم دکتۆرەکانی هەم کارمەندەکانی هەمویان جێگای ڕێز و تەقدیرن. بەڕاستی خزمەتێکی باشیان کردووە بە خەڵکی چینی فەقیر و هەژار لە هەموو ڕوویەکەوە خزمەتی باشیان کردو. بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەم دڵگران بووین. باڵێ فەراغێکی زۆری دروست کرد بەجددی ینی خۆتێزانی هەم لە ڕووی نرخەوە نرخی دکتۆرەکان نرخی وەرقی دکتۆرەکان هەموو نرخەکان هی دکتۆرەکانی تر جیاوازە نەخۆشخانەی بەخشین جیاوازە. نەخۆشخانەکان هەمویان گرنگ بە تایبەتی ئێرە چکە هەر نەخۆشخانەی کۆمەڵی خەڵە ڕووی تێیەکە کە دکتۆری خۆی هەیە و ئەوەی هەیە بە تاکید هەر داخرانەکەی زەرە دەبوو ئەو خەڵکە چوە من موعیدی هەموو موعیددانم هەبوو ئەوە تاخیر بوو مەسەلەن چەند ڕۆژێک جا بە تایبەتی دکتۆرەکانی هێنەش بەڕاستی نازانم ئەوەندەی من تەعامل لەگەڵا کردوون زۆر ڕێک و پێکردن ینی دڵسۆزم بۆ کارەکانیان ینی پیا و دڵنیایە بەڕاستی لێرە دڵنیاتری ینی ئەوە بەکردەوە تەتبیق بووە لەبەرەوە وەڵا مهمەکە کراوە بێ ئێمە بەداخستنەکەی بەڕاستی پێمان ناخۆش بوو. وڵای زیانی ئەوەی ئەم باشتر هەرزانترە ئەوەرە وەرەقەکەی 30,000 ئەی چۆن ئەی تۆ ئەرەوڵا ئەم وەرەقەکەی 30,000 ئەی دکتۆری باشی لێ لە خوا بە زیاوێ ئەیتر ئەوەیە وەڵا ئەرە وەڵا خەڵک چۆن سوودی لێ نابینی ئەرە وەڵا خەڵک سوودی لێ بینن